لە ئاپۆرەی دەمامەکاندا دەبێ بە چی بتناسمەوە ئەی ئاشنای لە من نەبان لە من تاراو ئەی غەوارەی لە من دڵ پڕتر تەنیاتر لە من گەڕاوەتر دۆڕاوتر. بینەرانی خۆشەویستی پرۆگرامی کانگای ژیان سلااوتان لەبێت. من لەیلان بە پرۆگرامی کینەوە هاتوومە خزمەتان. پێش لەوەکە پرۆگرامەکەم دەست پێ بکەم ئەوەتان پێ بڵم کە ئەمڕۆ لەرە باەکی زۆر قایم دێت ئەگەر کێشەیەک لە دەنگەکەیا بوو لێمان ببورن. ئەمڕۆ هاتوون بۆ یەکێک لە گوندە جوانەکان کە ئەم گوندە لە ڕێی سەقزبۆکانایە و سەر بە شارە جوانەکەی سەقزە. ناوی یازی بڵاخیە ئەم گوندە نزیک بە 100 ماڵ و 400 یان 500 کەس دانیشتووی هەیە. وەک ئەیبینن دەرودەشتێکی زۆر سەوز و خۆشی هەیە کە پڕە لە گەنم خەڵکەکەی لە ڕۆی کشت و کاڵەوە ژیانی خۆیان بەسەرە بن. هاوڕێم بن با بچێن ناو گوندەکە و دانیشتوانی بناسێت. سلام. سلام. باشیش کرد؟ خێر بێن یاخۆ. تۆ چۆنی؟ باشم. باشیەوە؟ خۆش بی سلامەت بی بەخێر بێن یاخۆ سەرچاوە. سپاس دەکەم. ئێوە چۆنن سەحەتان؟ قوربانە بەخێر بێ سپاس مەمنون. زۆر سپاس دەکەم. ئەوانە کوڕکچیتون؟ ئەوە نۆکەری تۆیە عادڵ بەڵێ. ماشەڵڵا خوا حەفزیکە. دیوان خانمە قەرەوەش تۆیە. ماشەڵڵا لەو ناوە خۆشە. کەوایە وەکو بنەماڵەیەک هەل لێرەن وانە؟ پێکەوە کارەکەن وانە؟ پێکەوە کارەکەن. زۆر باشە. باشە هەر یەک برات هەیە؟ ناوەڵا دوو برام هەیە. ئەوی تریان؟ وەڵا کاکەم لە دەشتە لای حیوانە. ئەوەم پێ بڵێ باشە کە ئاهاتم لە دوورەوە ئێوە خەریکی نەفت بوون ئەمە نەفتی تایە؟ گازۆڵی بە هیوان خاڵیکن قەرارە گازۆڵما بۆ بێ تەمیز بێ لەبەر کۆمپای و تەراتۆرشە لازممانە. گازۆی لە کوێ دێت؟ کەتەوە بۆمان دێ. کامە شرکەت سەقزە یان ئەها سەرایە؟ ئێمە بەشی سەقزینەرە وەڵا. بەشی سەقزارێ ڕاستەکەی کە لە سەراوە دێ سەرایانی گازۆیلی هەیە؟ سەرا فروشەندەیەکی ئەم دیهاتەیە دەوروبەر نمایندەجیەکەیەتی پەشێکاتۆ بە دیهاتی دەوروبەرە. ینی بۆ تەواوی دێهاتەکانە ڕواوە؟ بەڵێ ئەرەوەڵا هەڵمەی سەرا هەڵمەی سەرا جیایە و هەڵمەی تورجان جیایە و سەر بە سەقزە. باسی وەسایلی کەشاوەرزیەکەتانم بۆ بکە بزانم چیتان هەیە خۆتان خەریکی چین براکەت خەریکی چییە چۆن بێک و کارەکە؟ وەڵا ئێمە کاری کەشاوەرزیمانەیە و خەریکی کاری کەشاوەرزین و ئەو برایشمە لەگەڵ ماکارەکە و لەشتان ساغ بە ئیشەڵڵا. گەنمتان هەیە جۆتان هەیە چیتان؟ گەنممان هەیە نۆکمان هەیە جۆمان هەیە میسکمان هەیە. وا هەیە کە بتوانن پارەی لێ دەربێن و ژیانی خۆتانی پێبەرەوە بەرن یان نا هەر بەشی خۆتانەکات و تەواو؟ هەر بەشی خۆمانەکە خۆ بەناشی نەبێشت وای لێ هاتووە ئینسان ئەوەی پێیەکە هەر بەشی خۆیەکە پەسمەندەی نابێت زەحمەتە. چیەکەن لێرە؟ سلام عەلەیکم. باشیش کرد فەرموو حەزم نییە باشیش کرد سلامەتی قەی نابێمەوە بینە دانیشم یا کەس ناتوانێت لە بینتان دانیشە؟ باشیش کرد کچەکانی بە قوربان سلامەت بی ئێوە باش خوا بە خێرەی سەرچاوەکانم ناهید ڕۆژوانە بووە. ینی من لە ئەوڵی پرۆگرامەکە کە هاتووم دەستێکم بە ڕۆسەرەکەم وایە دەستێکم بە لەشکەکەم وایە دەستێکم بەخوا وایە دوێنێ وانە بوو چاو لێ باشەڵڵا بارانی نازانم بە خوڵای لە قدرەتی خواییەوەیە. کەی چووی بۆ حاج؟ تقریبن ساڵی 63. 63 ئەی ئێوە چوون بۆ حاج؟ ناوەڵا منێ نەبەر حاجی بۆ نەبەر ئەوە گلەی لێ وەڵای گلەیەکەی مناڵی وردم بوو سەرپەرستی خانەوادەی بوو دایکم نەما بوو باوکم نەما بوو کچەکانم جەهێڵ بوو بە خاتیەوە وتیان نابێ خێزان بێ هەرەوەڵا باشە بیبە باشە ئەگەر قسمەل بێ ئەبێ خوا بیکە. ئێستا کچەکانە لەکوێن؟ تا کچەکانم شیان کردووە ڕۆشتم بۆ جانە و یەکیان لە قەرەڵیە و یەکیان لە بۆکانە دوانیان لە بۆکانە. باشە بۆ ئەوە داوتانە بم لەو لە ئەشە کچ لە لای قسمەت بڵێن چی خدا قسمەتی گیاوە بوو مەسەلە کاکە. ئەنەکە بەخوا محتاجمە گەرێکێکیان بێنەوە کارێکم لەگەڵا بکەن.
کەس نییە ئەی بووکە لەلایە ئەرێ وەڵاش کرسێ بووکم هەیە باشە چۆنە ئەر لێرەن لە لای خۆتن یان مادوانیان لە لای خۆمەوەیەکی کیشیان ماڵیسیایە گەورەکەم ئاوە ماڵێتی پژوو ماڵێک ئەو کرە گەورەکەمە بە خێزانەکەی ناتە دەرێ هەرتێن لا گیریم لەگەڵەکەن کارم لەگەڵەکەن باشە دەستیان خۆش بێ ئەی شەڕشتتان نەبووە قەت پێکەوە گیان شەڕشتە ناکەن ناوەڵا هەر وەک سەکار خۆم تمشایانەکەن ناوەڵا شەر ناکەین ئینشەڵڵا کامیشە خۆش بن خاڵێکیان پێم بڵێ بۆچی بێرە ئەڵێن یازی بڵاخی والله حد قديم ونادم بالتركي مثلا دلن هنا بالتركي دلن يادي بلاغي يعني بلاغة مثلا بالتركي اولا كثير عجمي مثلا دكم عليمي تركمان بودي يقول يادي بلاغي او بخوي ناويكي خوشة كمثلا يعني بلاغة مثلا دكم علي بوي او بيالن يادي بلاغي او دي كاليا هيا بيالن سوجوي كوليا بيالن هبكي ئەزان چۆنە هەرچی بەرەو بۆکان دین ناوەکان ئەچن بەرەو تورکیە زانی ینی هەر ئاوا کەم نییە ئەڕۆی بەرەو میان دووە و بۆکان ناوەکانە بن بعد بۆکان بە زمانی مەهاباتی قساکەن بە زمانی بۆکانی مەسەن بە لاجەی مەهابات جاوە من لەو ساڵی 62 شەستوانە لە مەهابات بووم ئەمەل کرام و ئەمەلی کولیە ئەو خانمانە پیانەوتم ئەتۆ بە هێنا بە زمانی ئێمە قسە بکە ئاخۆ کچم وەڵات بە بە زمانی ئێمە قسە بکە ئیدی مام بووانە مەسەن ئەو پرسارانە خانمانە هاتن سوعالیان لێ کردم هەران گوێ بە زمانی ئێمە مەهاباتی یا مەهابات گوت ناوێکی خۆشە ناوێکی مەهابات شاری شیرینم خۆش ئەو لە بیرم چۆتەوە پیانەوتم ئەوی مەهابات هەر قەدیمەوانێ شارێکی خۆشە شارێکی مەسەنە شیرین و دڵگرە ئەلان برازایەکمەوە لێوێ خانەوە دەجێت لە مەهاباتن هەموو شۆمەکەم مساڵە تەواوم لێ نەهاتم ئەرەوەڵە مەهابات شارێکی خۆشە ئەرانی دێو ئاوا لە گەردەنی سەرا بۆ لای بۆکانەوە لاجێ بە مەهاباتەخوا ئەرەوەڵە بۆ لای میان دوا واڕاتە مەسەرن هینە ئاوا واڕوا بۆ لای کوردستاناتەوە مەسەن بە زمانی بەشەر هەرێکی لە زمانی قساکات مەسەن لۆڕمان هەیە تورکمان هەیە مەسەنە شکاکمان هەیە هەموو لێ مەسەن خوای تەعالا مۆمەتەی دروست کردەوە هەرکی بە نەوعێ ڕاستەکەی ئەرەوەڵە خاڵێکیان شتێکی خۆش دێ بۆ مگەڕیتەوە ئەوی وا لە بیرە بێ بەخوا ئەوونە بیر وەشم خراپبووە بۆ قورئانە قسەی ئەلعان فکرم خراپبووە باوەڕەکەی ئایا قساکەم دوای سەعاتێک کە لە بیر مچێتەوە قیرا ئینشەڵڵا کامیشە تەندروست مثلا عمري شو سري الان 75 سال 76 سال مثلا كرمية انا باورك الشيء ونزقاد انا باي ماني داني لك دامنا وسافكر بخراب بوا انا والله هینا ئینشەڵڵا کامیشە تەندروست بن سەحەتتان باش بێ زۆر سپاسانەکەم زۆر خوشحاڵ بووم لەگەڵتانە قوربانە بم یاخوا خوا چاک بۆ بکای بە قوربانە بم خۆشبی هاتی زۆر خۆشبی یاخوا دەست و چاوە خۆش بێ خۆشبی یاخوا بە قوربانە بم خوا حافیزتان بێ خۆش ئەوە چن بۆ کوێ سلام علیکم سلام جوین دادەجا ئەوە خۆت داوە لە دەق ئەڕۆی بۆ کێو بێ خوارە زەحمەت کێشە خۆشبی واللهی وا خۆی داوە لە دەخوت ماخواڕوا بۆ مهمانی باشی سلامەتن باشن شکر بەخێر باس دەکەم سلامت بیم ئەرۆڵا ئەو درگایش بەسە جا چۆن پەخشی ناکەینەوە باشی دێ سلامەتی بدەنم دیاخواڵسوی باس دەکەم ئەڕۆشتی بۆ کێو هەرەوەڵە کێوەکەتان زۆر دوورەوە بە ماشینەڕۆن وەڵا دووری شەر و لای نەودیاخکەنە ئەها ئاخکەن لێرەوە دوورە بۆ ئاخکەن چەنێکە بێ وڵا دوو دێ خڕگا بە ماشینەچی ئاوایەوە شتەکانتان هەڵگرن و لەگەڵ خێزان تا بۆ خۆتان ئاوا بە پیاسە بڕۆن خەڵ ماشینەگەرن بە پیاچی وڵێتی کورە دوورە فریا ناکەین تا سینی ئەسبابمان پێ و ئەو وەختەوە بینە وێرە ئەوە لە برۆیە باشە ئێوە ئەچن بۆ دەشتوانە پێم بڵێ کێوەکانتانیان دەشتەکانتان گیلاخە و چوزانم کەنگەر و ئەو شتانی هەمووی لێ لە وچێوەکان لێتی لوچێوانەوە لە ڕاستەکانە شنگ وشتی لێنە جێلا خۆشل لەو
گوێشی وشە هەیە باشە قەت ڕۆشتون بۆ قەت ڕۆشتون بێنەوە کەنگەر و گیلاخە تا سا دووسێ جار چۆ کنگریە ناوە هاتۆتەوە باشە بۆش لێنێ ئەی خۆی ئەی چۆی ناخۆ باشە بەچی ئەڵێ گۆش بەرخە خۆی وەرە خۆش ئەڵێ خۆی ئەی جاژن شت بەرێ چۆی ناخۆی دەست و پوختی خۆشەوە عادە وەڵڵا ئەسقەزا نمونەیە قەزا وا چووە ژێری ئەس قەزا زۆر دەست و پوختی خۆش ئەوە زۆر جار تۆ قساکە لەسەری ئاگام لێیە وا کابراش بووی شیە کاتەوە عەزەر تێ باشە ئەی هەر خەرێکی کێ و دەر و دەشت و شتەنیان کارێکین کە شاوەرجیە کاری ئاوداشتنا هەرەوەڵ باشە منداڵتەیە هەرەوەڵا پێنجمانەیە ماشەڵاتان لێبێ ئەی بۆ بەتەنیا ناوەتە ماشینەکەت هیچی تەوای دنیا هەر بێتەوە سەر دوو نەفەرەکە وەک دایکەوە باوکەوە باشە ینی مناڵەکانتان شوێن کرۆژن یانە ناوە با ئیزازە سێکسمان شووی کرووەنەوەکای ژمەقێتەوە بێ برا ئەسن زۆر جوان دیاری ئەوە دڵە خۆشە دیارە لەگەڵ خێزانەکە تا زۆر دڵە دایشتەڵا پیا خواوکە دۆست و برا خۆش بێ و بەڵا دوور بێ بۆ دڵ ناخۆشەی بگریم ناوەڵا ئەوەم بەدڵە هەرۆڵایان دروست ئەم ساڵ تەمەنم 6 ساڵە ماشەڵات لێ وڵا دیار نییە ئادێ باتم شای خێزان وەڵا خێزانەکەشە جوانە برا زۆر جوانە ئەوە خێزانەکە جوانە بۆیە ئەڵێن هەر پیاوێ خێزانەکەی جوان بوو خۆشی جوانە ناخێزانەکەشم خۆ خەڵکە و گشایی ناسنەمووی وڵا خراب نییە بۆ منیش باشە باشە زۆر باشەوە ئاوای تاگەمە بەخوا بەخوا بەخواتێکمەیە هەر فەقە بەدی باسەوە چمە کوڕان نازان قەل ناتوان مەسەن بێ پشتم بۆشی و بەخوا بینەران منەوە تەبلیغ بۆ دوژنەوشتە ناکەم ئەڵەن پیاوی دوژنە جەرگی کونکنەوە خێزانی جوان و ڕێکوپێک دانیشتووە قسە لەسەرەوە ناکەم دوایی شەڕ ماوقەمەکەن دارە لە پێشداشمان تەلەفۆنەکانمان پێ بن و وەرناولاوە ئەو وەختا بڵاوێکەنەوە بەسەر چاو گۆرانیشان بۆڵێ بڵاویەکەینەوە ئەوە من پێتەڵم بەخوا بڵاوێکەینەوە لێ باش لێ بام بڵێم چیتان بۆ بڵێم حاجە ڕەحمان چی بۆ بڵێم دێ بۆ حاجی ڕەحمان یەڵێ یا بۆ ئێمێڵێ بۆ من و بینەران و بۆ گشتان دێ باشە پێشکەشی کە وەڵا بە خەڵکی دێهاتەکەتان و بە بینەرانی ئێمەش ئەوەی کە گوێی لێگرم من لە خزمەتیان بەخصوص بۆ مەهاباد شاڕۆ لێەوە پێ لەم هاباد ئەی بارانە و بارانە وەی هەوای چۆمی ماجدخان لەسەر باڵای بەرێزی تۆ وەی بابێم کەنێتی ماران ئەی دەستی منێت بێ بەدەمان ئەی ڕۆتیرێک لێدەم جوانێژان بێڕی پێشە ئەی هاوار بێڕی یا پێشە تۆخوا نازاتمە نابێ جوانە ژیان لا دەزێ ئەوێشە ئەی هاواری لا دەزێ ئەوێشە ئەی بارانە و بارانە وەی بەشانمدا دایابارێ ئەی بەشایانمدا دایابارێ خۆ تۆ باوکدێ نامردووە وەی فرمێز کردێ دێ نایخوارێ وەی وەک بارانەی بارێ ڕەنگم زەرێ نەبوو کەسمامانی تۆ کردل بەزار تۆ کردل بەزار لە خوایە داوایە کەسمامانی بەمراودن نەگەی هەرێ باڕۆژە ڕۆژە ئازیزێم ساڵە دەبرێدا سەر ئەی هاوار ساڵە دەبرێدا سەر تۆخوا ساڵیە بڕێ باران ئاغاجان چەبێچێ گوڵێ بادەست ئەی هاوار چەبێچێ گوڵێ بادەست ئەوەی بێ پێشکەش بەوانەیە کە گوێی لێگرن
السلام عليكم باشین فەرمون حەدم نییە با بێمایرە دانیشم باش سلامە بیاخوات وەرمون بەخێر بێن یاخواتر زۆر سپاس دەکەم ئێوە باش بەخێر ناخواسە چاومە ئەوە لە کار بوونەتەوە ئەڕۆن بۆ کار یا چۆنە ئەڕۆین بۆ کار ئەلعان تۆسقالە بای دێ و بڕێک هەوا ناخۆشە خوا تۆ ئابەواڵی تۆسقاڵی بایدێ بەخوا لە بەیانیەوە هاتووم 2 ساعت لەو ناوایە دانیشتم نەمتوانێت هیچ بگرم یا ڕۆسەرەکەم ئەوەی لای یا لەشکەکەم خوارە بوو ئەمڕۆ ئەم تەم و غمار و تەبوو تۆزە بڕێک ناخۆشە بۆ ئینسانە گەفتێ بۆ چێو وەلی هەر مەجبوریشین چون ئێمە کارەکەمان ئەوەیە ئەبێ بچین بۆ چێ و خەریکی زەحمەتی کەشاوەردی و مەسەلەن ئاو داشتن و جۆ ماڵکردن و ئەم نەوە کارانە ئینسانە بێ هەر بتێ چونە گەر ئەڵێ شوان هەتا بێستێ مەڕەکەی دوو دەکەوێتەوە ئێمە هەتا لە ماڵە دانیشین کارەکەمان دوو دەکەوێتەوە بەخوا ئێمە جوین 2-3 ڕۆژ نەڕۆشتین هەر دوورەکەوتین وەڵێ ئێستا هاتی وتمان تازە چی بکەین مەجبورین وانە خۆ بۆ هەمووی دێکان یاخوا بەخێر بێن لە بەرنامەی مەهاباتەوە ئێمە بەڕاستی ئالعانەکانە دروستە خەڵکی منتەقەی سەقزین وەلێ معاملە و کار و مەسەلەن بەعزە کارێکی سەنعەتی کولەن ڕوومان کردوتە شارە جوانەکەی بۆکان لە سەنعەتا زۆر پیشڕەفتی کردووە زۆر دەستگاهایەکی پیشڕەفتیان هەیە وەلێ سەقزەکە دروستە قەدیمیە وەلێ ئەو جۆرەی ئەو نەو ئەوەسایل و مەسەلەن پێویست و لازمەکە بۆ کەشاورد لە سەقزا زۆر نییە ڕاستەکەی لە بۆکانە ئەوە منیش دقەتم بۆ داوە لە سەقزا زۆر لەو شتانە نییە زۆر بە کەمیش دیومە حتا مەسەلەن شوێنێکی تایبەت بێ کە تەراکتۆرە چاک بکەنیان وەسایلێکی ئاوا کەشاوەرزی بەڵام بۆکان پڕیەتی بەڵێ بۆکان ئەلعان تراکتۆریان دروست کردووە هەر تراکتۆری ڕۆمانی تراکتۆری ڕۆمانی متۆری ئایسێم یاختۆر سەر دیفری ئایفا ئەلعان لەگەڵ تراکتۆری فڕۆکسۆنی 6 لێن فەرقێکی نییە مەسەلەن سەنعەتەکان پیشڕەفتی کردووە ئەلبەتە ئەو سەنعەتە بەستگی بۆیە ئەو جەماعەتە مەسەلەن مەغزێکی ئەلاحەدانێ هەر بێشوەخی ئەلعاوەرە لە شاری سەقزا تەمەشاکەی شارێکی زۆر قەدیمیە وەلێ لەو بەعزە مەوردانەوە زۆر دواکەوتووە شاری سەقز وەلێ بۆکان بەڕاستی شارێکی سەنعەتیە بەڕاستی شارێکی پیشڕەفتەیە وەلێ سەقز نازانم بۆ فەقیرە ئایا لە ئوستانەکەمانەوە سەرچاوە ئەگرێ ئەمە بۆچی ئەبێ وابێ باشی دادی بۆ قوربانت بەخێر بێن یاخوا سەرچاوەکانم چیەکێ کارە چیە وەڵا هەر خانەدارم ساغ بەخوا خانەداریش خۆی کارێکی زۆرە وانە ینی لە کاری دێرۆ زۆر سەخترە چێش لێ بنێ و نازانم ئەرەوەڵا کەر لە ماڵەوە خەریکی کاروشتم و وەڵا کەژ و چێ و شتەکەم لەگەڵیان و یارمەتیشیانەی لە دەرەوانی هەمیشاتم بۆ دەستکەناتم بۆ قەرە هەڵگرتنەوەتم بۆ شەتڵیان و شت لەگەڵیان ئەرەوەڵا شەتڵی چی وەڵا شەتڵی تەماتە هێڵ ماسی چەقان بێستان هەموو کارەیەکەم ئەرەوەڵا ئێرە وەستان بۆ توت فەرنگیشتە نابێنە بەرەوەڵا زۆر ماڵ هەیەیان هی فرۆشیشیان هەیە ینی ئەو نەزۆرە ئەی ئێوە نیتانە وەڵا ئێمەشەمانە بەشی خۆمانمان هەیە ئەی کاهوەکە چۆنە وەڵا خەزورم پارەکە لێدا بوو زۆر جوان هەر وەک کاوی خۆمان تەبیعی زۆر جوان بوو هاتی شەبەرەوە مەسەنی سوادەی لێ بکەی نازانم بۆچی ئەمەم وا لێ نەداوە بێ بە کاهوو نازانم لێدا هەمووی لی خەسار بوو وشک بوو خەسار بوو لی نەیزانی شەتڵی کاو لێیە پاشە بازە کاهوی بۆ تاڵ دەردێت نازانم هینەوەی ئاوی زۆر پێی کودی پێی چیە بۆ خدا لەوەیان نازانم لە خۆ من مەسەلەن ماوەڵای بۆ کەلەرمەکە و نازانم کەلەرمەکە مەسەن بە دێراوی لێدراوە زۆر ئاوی بکەم بێ زیادە چۆن ئەو بنەکەی ڕقا حیز مشکڵێکی نەبووە ئارەوەڵا باشە ئەی چێشتان لێنا بۆ کەلەرما بکەن بە دۆڵمە و بەخوا هەتا بە هەر ماڵی باوکی خۆم کەلەرمی خۆمانمانە پێچاوە ئەی گەڵا مێوتان شمانەی خۆمان ئارەوەڵا ئەو کات بوو ئارەوەڵا عینەش بوومان هەر بوومانە ئێمە لە موچە مەزرای خۆمانە گەڵای خۆمان پێچاویانی ئەلعانیژێمەوە گەڵای تازە هاتوۆتە ناو شار و شێ مەستا هی خۆمان شۆرە بە شۆرە دایانین ئاو خوێیەکەین دایانین هەر ماوە هی خۆمان ئێرە زۆرتر گەڵاکانی لەو ترێ ڕەشەکە یا ترێسپیەکە وەڵا خەڵک زیاتری ئەلعانەر سەری کرێتەوە و ترێسپیە باشە سپیەکەش هەر زۆرتر خۆشە ناسکترەوانی ئەترە ئەو ترێ ڕەشە تۆزە گەڵاکەی ڕقا ئەمانە و سپیە هەر زۆر جوانە زۆر نوۆشی گیانتان بێ ئیشەڵڵا ئافیەتان بێ
ئەو مریشکانە بینین چەند جوانن ڕێتی لە وەی ئاها باکە چەند توندا پێم وابێ لە کۆتاییم پرۆگرامی پێم بڵێنەوە کچە یەکسەر دەستی بە ڕووسەرێکەوە بوو بەڵام بەخوا تەخسیری منی هەواکەی زۆر بایدێ سلام علیکم باشش کرد فەرمون باشن سلامەتن جاگەر ئیجازەم پێ بن ئالەوە یادانیشم وەڵا خۆ جێ نابێت تۆ قەی ناگەر بە پاوە دانیش بە پاوە دانیشی بە پاوە وێستی خوا ئەوم بۆ نەکەن بە کێشەوەم خۆم خەریکم سووتی خۆمەیەم ئەڵەم بە پاوە دانیشی باشی خۆشبی مەمنون سپاس بەخێر بێنە خۆشبی تۆ چۆنی لە باشی زانی قسەکەی ئێوە باشن قوربان خۆشبی بەخێر بێن یاخوا زۆر سپاس دەکەم بە قوربانە بم خەریکی چین پێم بڵێ چیەکەن لێرە ئەو چەرچی پێڵەوانی ئەوەش چەرچی هاشتان لێکڕی نەوەڵای ئێستا نەچین بۆ لای تەشریفتانە قەرار بوو بچین شتە کڕێنی ترێواتن هەرێمە زووتر هاتموان بڵێ پێی باشە هەمیشە شتی لێکڕن ئەرەوەڵا بە ئینسافیان ئارۆڵا زۆر باسی خۆتانم بۆ بکە بزانم ئەوە کچتا نەوەڵە جیرانمانە ئەرەوەڵا ئەخ زۆر گەرم و گوڕبم بێکۆ سەمیمین زۆر پێکەوە ماڵیان لە تورزانە وەڵام من بە قێقشکێکی خۆم خۆشمەوێ زۆر خانممان فاتم خانمی خۆتە با من لە تەرەفتەوە جوابم خانمی خۆتە خۆش بیا قوربان سلامت بی یاخوا بە قوربان دەبم خۆش بی لە تورجان بووی ئەها ماڵ باوکی لە تورجانن یعنی بە بووکی هاتووی بۆ ئێرە ئەرەوەڵا ئەوە ناقڕێ بۆ قوربان شاو کەروێشکانەی سەر و کراسی چەند جوانە پێم بڵە کەی هاتی بە بووکی بۆ ئێرە لا ساڵی نەوەت بووم تقریبا 9 ساڵوانە چۆن بوو شوت کرد بێرە چوزانم قسمەت نەیوت من هەر ئەیدایکرد نەیوت من هەر ئەشێ لە تورجان شو بکەیت وەمانەیە نا خزمی خۆی بوو پێ خۆش خزمی خۆی بوو خزمی خۆی ئەوە ئەشپارێتەوە بشەوتای نادایک تەوێت بەخوا شە بیکەی ئەبێرشوی پێ بکەی ئەمە مناڵی خۆتەکەوانە بە قوربان ناوی چیە ناو چییە مەهدیس ناوەکەش خۆشە مەهدیس کاڵێکیان لێرە خەیاتی شتەی لێە کاری سیانی لێیە سێ دانە ئەچی بۆ گوندێ یەک دانشی لێن یا ئەچی بۆ شوێنە ئاوا سێدانە ڕەوەڵا باشە کاری کامیان زۆرتر جوانە وەڵا خۆ من لا یەک دانایە نەچم ئەوانەی کە ناچم وەڵا ئەوانەی تر دوورن یان چوزانم تاسە کارە نەبرووە بۆیە وەڵا نەمبردووە ئەی بۆ شای شتەکەتان هەرچێک بێت ئەیبن لیباس و شتیان بۆ بن ئەرەوەڵا زۆر کاریان جوانە ئارەوەڵا جوانە لیبا دەستی من بگە باش دەستی من نەگات لە منیش سوورە ئەو مایکەش سوورە نایکە ئەی ئاراشگای لێە ئەرەوەڵا لیەتی ئەرەوەڵا وەڵا ئەوە بێ بە من ئەیسەنەوە بەمە باش تمسا تۆ بیگرا ئاوا باش بە تەکمیلی دانەیەکی لێیە دەی باشە نەوەکانی لیباس کوردیم پێ بڵە بزانم چەندانە لیباس کوردی هەیە نەوەکانی وەک بڵێن ئەوەی تۆ ماکسیوانە ئەوەی من کوردی و پشتوێنی هەیە ئەی سۆرانی شتتان نیە بەرەوەڵا سۆرانیدار کەواشۆر زۆرتر بەرەو سەقز و ئەوانەوە لەو لیباساناکەن وانە یەتی ئێرەش زۆری لێیە زۆریەکەن ئەو لیباسانە نا ئەم ئەستاش لەگەڵما قسە بکەن قەی ناکە بی بە منەمە پورەگیان تۆ خەریکی چیت وڵا خەریکی چی بین خەریکی خانە داری ماڵەوە و خەریکی کار و سوزانم وا لەشە ساغ بە ئیشەڵڵا موچۆ مەزرەوشتانە ئەرەوەڵا خەریکی چێ و مانگا و ئاوە خەریکیەوە باشە ئێوە مانگاتان هەیە یان حیوانی ورتان وار مانگامانەیە ئەرکی حیوانی ورد زۆرترەوانە بڵێ مانگاکە باشترە مانگاکە باشترە کییان دۆشێت کێ خزمەتیانەکە خۆم خۆتی خۆمەوە شووە مەرەوەڵە کچ نییە لە لات کۆمەکە کا یارمەتی با کۆڕەوەش تۆش مێدانێکیان شوی کرۆدانیشیان لە ماڵەیە لەکوێ ئەها ئەوە وا لە ماڵەوە یارمەتیت نایە کەم نەوەڵە برا یارمەتی بە گوناخە ئیتر بۆ لای مانگاشتەکە نایە باشە ئەوەش خۆی کارە هەر کاری ماڵی چەند زۆرە ئارە وڵڵا ئەوە مود من
بۆ دادەی لەو سەریشەوە مدوتم کاری ماڵ هەر زۆر زۆرە بنیام لە دەرەوە هیلاکترە بێت کاری ناوە زۆر ناخۆشە مەسەن ئەو هینی مانگاوشتەکە تەمیسیە و نەناوێ بڵێ ئەمە خانێکەکەم یەکێ دێ بینێ وەلی کاری ماڵەوە زۆر ناخۆشە ئەرەوڵە پێی باشە لەشە ساغ بەخوا کەسێک هەیە بێ شیرروشتەکەتان لێ بکڕێ یان نافەقە بۆ خۆتانە نا بە ماشێن دێ نەیبن بەیانیان هین هەمووی دێهاتەکانیان فقط وڵای تر ماشێن دێ ساعت حەوت دێی بە مار ئەشێ لە بەهارانە ئەگەر وا ئەتلاتم کەسب کردوێ ئەشێ دوو ڕابی دۆشیوانە مەڕ ئەی مانگا وڵە هەردوو ئەوی شەر ئێواری و بەیانیان دۆشی مەڕ شەر ئێواری و بەیانی هەردووکیانێ هیچ جیاوازیەکی نیە ئەی ئایان بۆ کێو ئەرۆڵانان لە چێون گشتیە تا ئێوارە نایەنەوە ئەی کەیاناشێ لە ژوورێ بێت پێم واز پایزان و زستانە بڵێ ئەرۆڵار دستانان و پایزانی ترەگە مەدرسەدان درراوە نەماڵێ بن تا ئەوری نەورۆزەکرێتەوە ئەی وێنجۆشتیان بۆسێن نەوەڵامەی موسەشتەی خۆمانای دوورین ئەی وا هەیە کە مەسەن بڵێ ئەوونەی گۆشەیەکی یەکەم بە وێنجە بۆ مانگاکان یان ناشێ یەکسەر هەمووی بکەی نایترەر قسمەتێکی ئەرەوەڵە زمینێکی گەوراکەین بە وێنجە بۆ ینی ترەوەی کەشی بخوانتیا لەڕێنەوە باشەیشەڵا خی گەورە ڕستان بە ئەی خۆت ماسوشە دروستەکەی ئەرەوەڵە هەموو شتێ ماست و پەنیر و سوزانم ماسی دەست جوان دەردێ ئەرەوەڵە ئەڵەن ئاوا چەقۆی لێبەی ناڕڵا خراپ نییە باشە نەشی گیانتان بەیاخوا دەستە خۆش بێ ئیشەڵا کە خی گەورە ڕستان بە زۆر سپاسانەکەم. باشی سلامەتی شکر سلامەتین خوا کایەوە بێەوەی بنیێمەش چاو لە ئیشەڵا خۆشی و بەشارەتی ئێوە کەین و لە خۆشی ئێوە و خوا ڕحمان پێ بکخوان بەڵایەمانە سەلا بە بۆ خاتریایەتی قورآن و ئەمانگە بەبارەکە و دادێک گیان چاو خۆش بیە خوادای گیان ئێمەش بە باشی ئێوە باشین ئەگەر ئەڕۆین بۆ دێهاتانە بینین ئێوەش ئاوە خۆشحاڵن ئێمەش زۆر خۆشحاڵە بەقەی دنیا خۆشحاڵم بە چاو پێکەوتنتان قوربانە بەم خۆش بیاخوا سلامەت خوشکە من چاو من ئەمر من بەخێر بن یاخوا بیاخوا بە قوربان لە بەڵا بە دوورتان کا بە قاتری ئیشەڵا هەمووی خەڵکی کوردستان هەمووی خەڵکی جیهان بە دوور کات ئیشەڵا دادی بیاخوا داگیان ئەوە ماڵیەوەیە بەڵێ ئەمە کولە نیەمە ئەم بەر و ئەو بەر باشە ئەوانە چییە ئاوا بەسەر و گیان گاراجن بۆریان دراوە بەسرە کە دڵۆپەنەکە ئەمنێتە خوارەوە بۆ ناو دیوەکە چون لەو لاشۆ تەلیسێکم بینی ئاوا کێشرا بوو بەسەریاوانە هەر ئێرێ بەڵێ ئەی کەس نییە بۆتان خاس بکات وەڵی جارێک کڕۆکەم دەستی نەگەشتووە هینی خۆمانە خەودوا دەستی بگاوانێ لەسەر لابە چون هەواڵی گوتفاقی تێکردوە تا ئێستا وەسیلەی تیابوو قەینە دەکرد فقط فاقی تیابووی ڕاستەکەی تەڕە بێ قەیناکە ئەرێ وەڵا بەڵێ باشە ئەی سەربانی ماڵەکانتان هەر ئەشە سواخی بەیوانە نەخیر تەوابی ئیزوگاممان کردووە باشە ئەخر ئەوە 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 جیایە بەڵێ ئەمە ئێستا زوگام نکراوە هینا بگەشتی گام نکرێ بە کەڵک نایە باشە ئەوانش وە حتا گڵیە ئەوانشی زوگامە ئەوانش جارێ وڵا گڵەکان لا درێ بە ئەنازەیەک ئەیتر ئەم جارێکە سیمانەکرێ دو سیمانەکە ئیزوگامەکرێ ینی ئەکرێ بەسەرەوەشە زوگامی ئارێ وەڵا خە نیوەی گڵەکە لابرێ بەڵێ ئیتر سیمانەکرێ ئەینا بێڵی یەجگاری هەڵی وەشێنن نا من وا مەزانی کە ئەشەی یەکسەر هەڵی وەشێنی یەکسەر هەنێ ناوەشێنین دایگیان بڕێکیڵەوە شێنین و گڵێکی وردی تێەکەن و سیمانیەکەن ئەمجار جای زوگام یەکەین ئەرێ ڕاستەکەی ئیشەڵا بە دڵی خۆش دایگیان خۆش بیاخوا ئەو ملوان کە جوانە چێ لە من پێشکەشیە بە قوربانم قوربانە قابلینیە بە قوربان بەخوا لەبەر خۆ تا جوانە دەستە خۆش بە ئەمە خۆ دروست کردوە وەڵی تر کڕیمە و دروستیان کردوە و سند و مارێ وەڵا خۆت قەتشتی وا دروست نەکردوە نەوەڵا بڵێ ئاوە موروشتە ئێمە دروست نابێت گرتنەوەکەی بەڵێ گرتنەوەکەی خۆم گرتومە تۆ ئاوە خۆم ڕێک و پیاکم کردوە فەق دروستکردنەکەی نەخەی باشە بۆ خۆت ئەگەر وای بۆ خۆت دروست کردوەی تر بۆ خۆم دروست کرد بەڵێ ئارێ وەڵا بۆ خۆم شەواڵم بەڵێ بەڵێ بۆ خۆمەرێ وەڵا بە قوربان ئەی ئەوە ئەیە لە ژێر چەناکەت پێژن ژێر چەناکەوانی ئەرێ بوون بەسەرمەوە نەبێت تاقە ناگرم ئەبێ هەمیشە تون زەڵ بەسەر بەخوا یەکشت بڵێم زۆر باشە بۆ هێرا من کە هاتم یەکسەر ئەو ڕووسەرێم ئاوا بوو تو نەحشتێک و ڕاستەکەی زۆر باشە ئاوا بیرم بێت بە دەرهێنەرەکەمان بڵێم یەکدانە ئاوام بۆ بکڕێت ئەگەر شوێنێک ڕۆشتم بای هاات یەکسەر ئاوالی ئەم باش بڵێ وڵی ترەوە جالبە ئەو بۆ پیرێژن ئینا جوان تااقەتی ئەوەی نییە کەسی تااقەتی بێ پیری جوان فەرقی نییە
بۆ ئێمە بۆ ئەو بەعسەشتانە بەڵام تەواوی ئەوانەوە بەتەمەنن گشتیان لەوانیان بەڵێ ئەرێ وڵا گەلێکی هەیەی گەلێکی نیەتی بەڵێ بە قوربانم بە مەبارەکە بەخوا ئەی قەت مێخە کوشتە دروست کردووە مێخە و چوزان هەمە لە ماڵەیە بۆ خۆم ینی داوە بە دروستکردن کاتی تۆ سێ و مێخەک بوو ئەیان هەر بووە هەر لە قەدیم و مێخەک بووە ئەی بە جیاوازی سێ و مێخەک بوو ئەوە ئەو کچانە دروستیانە کرد سێویەکیانە هێنا سێوێکی سوور ئاوا مێخەکیانە کرد بە ناوەیە ئەیاندا بۆ کەسەوە خۆشییانە ویسمان ئەرێ وەڵە ئەوەشم دیوە بیستوشمە بەڵێ دیویشمە کولەن قەت خۆ دروست بۆ دیاری نابێ شێرێکیشی بەسەراوت سێ و بە بێمێخەک بۆ دیاری نابێ ئەرێ زۆر دیارەکی جوانە هەر زۆر کوردانەیە بۆنێکی زۆر خۆشیە زۆریش ئەمێنێتەوە جانەرە وڵام زۆرم هەیە دەسماڵەکەم هەیە ملیۆنکە گەورەکەیم هەیە زۆر ئەلاقەم پێێتی باشە خۆت دەسماڵەکەی دروست خۆی بڵم دەسماڵەکەی بەڵێ تانی وەکتەوەی گرتومەتەوە بەڵام خۆم گرتومەتەوە بەدەستی خۆم ئەشێ و مێخەکە خۆم جێبەجێم کرە بەڵێ ئەشێ و مێخەکە بکرێتە ئاو نەرمێ بێتەوە بە دەرزی براتەش بە دەرزی درومان بنەکەی پێواکەن و ئەیگەن لەو دەرزیە قەویەکانیە نه باریکەکان چۆنت پێ خۆش بێ واجێ بەجێەکەی ئەرێ وڵا بە قورب ئەی دایگیان قەت چۆزام کۆڵوانە و ئالە و کڵاوانە و خشڵی سەر و کۆڵوانم هەیە هینی پێوەیە منزور ئاو زەنگیانە شتەی پێوەیە فەقە یەتر وڵا سەر نەخەی سەر من دروست نەکردوە هەمیشە کوڵەنجە لەبەرەکی وڵا ئەگەر گەرم بێدا دای لەبەری ناکەم و ئەگەر ئاوا ساردی بێ بای بێرە وڵا ئازانی مۆدیشی هاتوۆتۆی مۆت کە ئازانی ئەڵم چی کچە جوانەکانیش زۆر جوان ئەسقەزا کوڵەنجە لە پیر و لە جوان هە جوان ئەرێ ڕاستەکەی جاشتی یابێرە دروستەکەن زۆر کەنە بەریان دێنە سەر و تەلەڤیزیۆنە شیرینێ تەمەشایان کرد ئەرێ ڕاستەکەی زۆر نەتا لە ئێمە نانا لە تۆش زۆر جوانە زۆریش لێ ئەکاڵێتەوە بە قوربان چاوت جوانە دادەگیان یاخوا لە خۆشییان دایگیان باسی چێشتە کوردیەکانم بۆ بکە بزانم بەڵێ چێشتە کوردیەکان دایەکجان شەلەم هەیە و دۆینە هەیە و نیسەکەیە پڕپۆڵە هەیە و من تالبی ئەوانە ئەوانەشمانێ هینجەوانی ئەلعانی دایەکجان بەخوا لە برنج خۆری زیاتر هەر ئەوانیان پێخۆشە ئەمری ئەوانم پێخۆشە دوو بەشی ئەوانە دروستەکەم ئەو بەعزشتایمە دەست جوانەکە بووکم هەیە لە ماڵی دروستیەکە شوار بووکم هەیە قەرەباشتی تۆن یخوایشەڵڵا خوا حەفزیانکە خوا خۆش لەو نوێژی ڕۆژی خۆمەکەم و کار بیان نییە جیابوونێتەوە گەڵ دانەیەکیانە مەرەوەڵە باشی شەڵا کامیشە پێکەوە خۆش بن دڵتان خۆش بێ لەشتان ساغ بێ لێوتان بە پێکەنین بە خاتریایەتی قورعان لەگەڵ تۆ لەگەڵ مسلمانان ئیشەڵا لەگەڵ دایک و باوک و برا و خوشک و ئامۆزا لەگەڵ گشتی ئیشەڵا خۆ پێغەمبەر ڕەزا شیرینمان کالایەک ئیشەڵا دەست و چاو خۆش بێ خوادایگیان لەسەر ئیجازت بام بڕۆ خوا حافظی ئیجازە بە خۆتە خوا حافیزی بێ سلامەت هاوڕانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆشم کۆتایی پەهات هیوادارم بە دڵتان بوو بێت زۆر سپاسی خەڵکە جوانەکەی یازی بڵاقی یەکەم کە بەڕاستی پێمانەوە ماندوو بوون دەستیان خۆش بێ زۆریان زەحمەت پێمانەوە کێشە هیوادارم پرۆگرامی ئەمڕۆتان بەدڵ بوو بێت دیسان ئەگەر کەم و کورتیەکی بوو لێمان ببورن ژیانێکی پڕ لە ئەڤین و ئاشتیتان بۆ خوازم